مامۆستا لە ئێستادا بەشێک لە وڵاتیان هێرێمی کوردستان گردنەوە و ناڕزایەت دەردەبڕن لە بەرامبەرەوە حکوومەتەی کە ماوەی ساڵێکە چەند موچەیەکی پێ نەداوە. ئێوە تا چەندە پشتگیری داواکاریەکانی هاوڵاتیان دەکەن وەکو چینێکی گرنگی نێو کۆمەڵگە؟ طبعا ئەمە هە لە سەرەتاوە برم پشتگیری هەموو مەزلومانی دنیامان کردووە بە تایبەتی مەزلومانی کوردستان. ئێستاش لە کوردستان کارێکی زۆر مەترسیدار دەگوزارێ ئەویش شەڕی برسی بە برسیەکان دەکەن. یعنی بەڕاستی ئەوەی ئەو ڕۆکە دێتە جادەی هەر برسیە، ئەوەی شەقیش لە خەڵکیێردا هەر برسیە. یعنی کەواتە ئێستا کۆمەلگا خەریکە بەرەو دژمنکاری و بەڵۆ تۆڵەسەندنەوە لێک دەچێتن. جا بۆیە ئەمە زەنگێکی مەترسیدارە لەناو کۆمەلگادا ڕوودەداتن. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی پشتیوانی تەواوی خۆپیشاندان و مافەڕەواکانی ئەم هاوڵاتی و ئەم میلەتە بەژمەینەت و بەشخوراوە دەکەین. ئێمە دەزانین میلەتی ئێمە و هاوڵاتیانی ئێمە ئازار و ناڕەحەتی و ناخۆشی و زوڵم و ستەمی دەسەڵات گەیشتووەتە بنبەست. بەڕاستی خەڵک بێتاقەتە، خەڵک بێزارە. ئێمەی مامۆستای ئاینی لە ناو خەڵکا دەژین. ئێمە لە هەموو چینێ زیاتر لە معانات و لە ناڕەحەتیەکانی خەڵک ئاگادارین. دەزانین چەندین خەڵک داوامان لێ دەکات. بۆیە پشتیوانی لە تەواوی مافەڕەواکانی خۆپیشاندان دەکەین، بەڵام لە ناو قەوسێکە بەبێ توند و تیژی، بەبێ سووتاندنی دام و دەستگا و بارەگا حیزبیەکان. ئەمانە هیچ قازانج بە ئێمە ناگەێن و بەڵکو ئەمە لە سەڵاحیەت و لە قازانجی دەسەڵات و بەرپرسانە ئەکرێوان دەستیان بخەنە ناوی بۆی خۆپیشاندان لەبار ببرێ. بۆیە ئێمە لەگەڵ خۆپیشاندانی ڕەوا و حەقین بۆ ئەم میلەتە. زۆر جار وەڵامی داواکاری بە فیشەک دەدرێتەوە، یاخود با بڵێن زۆر جار هاوڵاتی کە برسیە و تووڕەیە بەردێک داوێ فیشەکی پێوە دەنرێ. وەڵامی بەرد بە فیشەک چییە؟ ئێمە سەرجەم مامۆستایانی شاری کۆیە و تەواوی مامۆستایانی جیهانیش و ئاینی پیرۆزی ئیسلام تەحریم و تەجریمی کوشتنی هاوڵاتیان لەژێر هەر ناو پاساوێکا دەکەین. بۆیە حرامە ڕوو ئەەکەینە هێزە ئەمنیەکانی ئاسایش، پۆلیس، دەستگا ئەمنیەکان بە تەواوی ئەم هێزە ئەمنیانە دەبێ خۆیان بپارێزن. ئێوە وان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لە ئەستۆیاندایە. بۆیە کوشتنی هەر شەخصێک بۆ هەر کەسێک با بزانێ یەکەم جار لە دینی خوا دەرئەچێ و پێی کافر ئەبێ و دەبێتە کەسێکی زاڵم و ستەمکار و سزایەکی قورس و بە ئێشەیە لە ڕۆژی قیامەتشە. هەر هاتنمان بۆ ئێرە بخۆی پشتیوانی لە خۆپیشاندەرانێکی زۆر بە حەقی دەزانین و زۆر بەڕەوای دەزانین و هەموو حەقێک لە ڕوانگەی شەرعیشەوە دەبێ بستەندرێ و دەبێ داواکار بکرێ و دوای یعنی چۆن بڵێ یعنی بدرێ بە گوێی ئەو دەسەڵاتی کە بەڕاستی بەرپرسیارە لە دروستکردنی ئەو هەموو قەیران لەسەر قەیرانە و بە تایبەتیش ئەو جاگەر خەڵک داوای مافی ڕەوای خۆشی بکە، بیشی کوژی و نێڵی دەنگیش بکە، دەنگیشی کە بکەی. بەڕاستی دیارە ئەو دەسەڵاتە ئەو خەڵکە بە خەڵکی خۆی نازانێ و دیارە بەڕاستی ئەو دەستی شوشتووە لەو خاک و وڵاتە لەو نیشتیمانە و لەو خەڵکی بەی خۆی دەزانێ و دیارە بۆیە خەڵکیش بەی خۆی نازانێ ئەگەرنا هەڵی ناکرێتە سەر دام و دەستگاکان. مامۆستا لە 2014ەوە دەڵێن قەیرانە، حکوومەت هەرێمی کوردستان موچە نادە بە بیانی قەیران. هاوڵاتیان سەبریان گرتووە لەسەرەوەی کە نرخی نەوت دابەزی و قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بەڵام لە ئێستاشدا حکوومەت هەرێمی کوردستان هەر بە بیانی قەیران موچە نادا. هەر جارێک هاوڵاتیان ڕژابنەوەتە سەر شەقام بە موچەیەک ناڕزایەتەکانی کەم کردوێتەوە. بەڵام جارە بە یەک لیستی موچە هاوڵاتیان کەم نەکراونەتەوە. پێتان وایە قەیران لە هەرێمی کوردستان بوونیان یاخود حکوومەت هەرێمی کوردستان ناوێ موچە بدات؟ پێمان وایە قەیران دروستکراوە هەمویان، ئەگەر مەبەستیان بێ بەڕاستی ئەگەر سەیری دەسەڵاتەکانی پێشتریش و ئێستاشدا چەندان وڵات بە نمونە وەربگرین لاانەیە زۆر ئابووری ینی هێنی زەختیشی خراپەتە سەرێ، ینی حەساری لەسەر بێت بەڵام نەیهێشتووە میلەتەکەی برسی بێ، نەیهێشتووە میلەتەکەی لێدا بڕێ. دیار هەر کاتێکیش بەڕاستی ئەگەر ئەوانە چۆن گوتم بە میلەتی خۆیان نازانن و هەر کاتێکیش میلەت لە دەسەڵات جیابەوە بە ئەوە لێواری مەترسی ئەوانە بەڕاستی کە بەی خۆی نەزانی بەڕاستی حسابی بۆ نەکرد، دەنگی لێ نەکرد یان بەرامبەری کوشتی ڕەحمی پێ نەکرد. بەڕاستی ئەو کاتە بەرەو لە ناوچوونی ئەو دەسەڵاتەیە و پێشمان وایە وەکو پرسیارەکەی جەنابیشت کە بەڕاستی دەڵێ قەیران هەیە، قەیرانەکان بەڕاستی
ئەگەر هەژبێ ئەوان نییە بەو شێوەی کە ئەوان کردووە چکەگە قەیران هەبێ بەڕاستی دەبێت بە بۆ هەمووی هەبێ بۆ ئەوان یعنی هیچ شتێک کەم نییە بۆ ئەوان یعنی تەنانەت بەس خەڵکی ئەوەی کە بەڕاستی کە لە خواری خوارەوەیە برسیە ئەوەی کە هاواری لێ هەستاوە پێم وایە ئەو خەڵکەگە بەڕاستی نەگەیشت بێتە بینەقاقای و برسینە بێت تاوانە بێ ناچی خۆی بەخۆشدا ینی ئەو پەڕی بێزاریە ئەو پەڕی یعنی مفلیس چۆن بڵێ بێ ئومێد بوونە لەو دەسەڵاتە گوێ ناگرێ دیارە بۆیە دەبێت بۆ زمانە قسەی لەگەڵ بکەین ئێمەش هەروەکو ئەوڕۆ کاهاتوین وەکو پەیامی مامۆستایانی کۆیە بەڕاستی دەگەیەنین بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتە ئەگەر گوێی هەیە بابی بستێ ئەگەر نالوانێت چاوەڕێی شتی زۆر خراپتر بکە لانی شتی زۆر خراپتر لە دواوە بێ و مامۆستایانی ئاینیش بەڕاستی ئەم جارە ئیشاڵڵا لە پێشەوەن نەک هەر گەنجەکان بە تەنیا لەسەر شەقام بن نەک بڵێن وەڵای ئەوە چەند گەنجێکن مڕاحیقن و یان تەجروبیان نییە ئەم جارە هەم ڕیچسپیان هەم مامۆستایان هەم مامۆستانی زانکۆ هەم خەڵک و هەم ئافرەتان هەموو خەڵکێک دەبێ ئەگەر نێنە سەرخەتوانە بەڕاستی بە هەم خەڵک بێتە سەر شەقام و لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە لەسەری کۆک بووین لە زانایانی کۆیە طبیعی ئەوەی زۆرینەی هەر زۆری زانایانی کۆیە لێرە بوون ئیلا چەند مامۆستایەکی بەڕێز بەهۆی نەخۆشییان ئۆزرێکە نەهات بوون ئەوە ڕاستیەکە کە ئێمەی مامۆستایانی ئاینی خەمخۆری خەڵکی خۆمانین خەمخۆری خاک و وڵات و نیشتیمانی خۆمانین خەمخۆری هەموو ئەو شتانین کە بەڕاستی یعنی ئێمە ناتوانین زیاتر یعنی تەحمل بکەین ناتوانین بەدیار ئازارەکانی خەڵک و ئەهلی مزگەوت و خەیری خەڵکی مزگەوتیش ئێمە ناتوانین بەدیار ئازارانەوە دانیشن چونکە ئێمەی مامۆستایانی ئاینی زۆرترین تێکەڵیمان هەیە لەگەڵ خەڵکی خۆمان ئێمە لە ئازارەکانیان زیاتر تێدەگەین تا خەڵکێکی تر بۆیە ئێمە 100% پشتگیری لە خۆپیشاندان دەکەین پشتگیری لە داواکردنی ماف دەکەین پشتگیری لە هاوڵاتیان دەکەین ئێمە ناتوانین وەکو مامۆستایانی ئاینی لە کونجی مزگەوتەکاندا خۆمان بێدەنگ بکەین و پێمان وابێ ئەوە شکاندنی بێدەنجیە هەرچەندە مامۆستایانی بەڕێزی ئێمە بێدەنگ نەبوون هەرگیز بێدەنگ نەبوون لە وتارەکانیاندا لە جومعەکانیاندا لە ئامۆژگاریەکانیاندا لە مەناسباتەکاندا دەنگی زوڵاڵی مامۆستایانی ئاینی بە وازحی بیستراوە بەڵام ئێمە ویسمان ئەمڕۆ دەنگمان بینینە لە دەری خوتبەکان و جومعەکان ئەوڕۆ پەیامێکی گشتگیر بدەین بەگوێی حکوومەت بۆ ئەوی حکوومەتی هەرێم ببیستێ بزانێ کە ئەو تۆمەتی دەداتە بەر خۆپیشاندانان دەستی دەرەشی لە پشتە و یەک دنیا تۆمەتی ناڕەوە ئەوە بۆ ئەوی بزانێت کە ئەوە ئێمەی مامۆستایانی ئاینی وەکو نوێنەری خەڵکی مزگەوت و وەکو نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان ئێمە پێیان دەڵێن دەستی دەرەچی لە پشت نییە ئەوە خەڵکە داوای مافی ڕەوای خۆی دەکات مامۆستاوی بینیمان لێرە و لێ مامۆستایانیش دەستگیر دەکرێن مامۆستایانی لەسەر وتنی وتەی حەق لە مینبەرەکانە و لە ریزی خۆپیشاندنانەوە دەستگیر دەکرێن ئێوە ئەگەر بێت و دەستگیر بکەنەوە و وڵاتیان واز دێنن لە وتنی حەق یاخود هەر بەردەوام دەبن ئەگەر بە سەراحەت ینی بە زۆر ڕوونی بڵێن ئێمە مامۆستایانی ئاینی ئێمە پێشتر شەهید کراون مامۆستایانی ئاینی ئێمە لەسەر گوتنی حەق تیرۆر کراون لە ئێستا و لە زمانی بەعسیش هەر تیرۆر کراون ئاوارە کراون فەرمانی دەستگیرکردنیان هەبووە ئاوارەی وڵاتان بوون لەسەر گوتنی حەق ئێستاش ئێمە هەراوەکو هەر هاوڵاتێکی تر خوێنی ئێمە گرنگتر نییە لە خوێنی گەنجێکی برسی بێموچە لەسەر جادەکان خوێنی ئێمە ژووکو خوێنی ئەوە جیرانی ئێمە و جیرانی گەنجێکی ئاسایی زۆر یعنی جیاوازی نییە بۆ چونکە هەمومان بەیەکەوە خەریکین لە یەک کەشتیدا دەژین ئەو کەشتیە پەیوەندی بە هەمومانەوە هەیە ئەگەر هەر کێشەیەکی بۆ دروست بێ هەمومان بەیەکەوە نقم دەبین کەوا بوو ئاسایی مامۆستایانی ئاینی دەستگیر بکرێن لێیان بدرێ یعنی ئاساییە بۆ معنایی نا کە بە کەیفی خۆیان بێن لە ئێمەدەن نا ئێمە بە ئاسایی دەزانین چەند جار هەڕەشەشمان لێ بکرێ قسەی ڕقیشمان لەگەڵ بکرێت دەستگیریش بکرێن ئێمە دەستبەرداری داواکردنی مافی ڕەوای خەڵکی خۆمان نابین. سەبارەت بە خۆپیشاندان و داخوازی و داواکاری هاوڵاتیان ئێمە لەگەڵ هەموو داخوازی و داواکاریەکانی خۆپیشاندەرانین هاوڵاتیانین بەڵام خۆتان دەزانن هەموو خۆپیشاندانێک بە پێی یاسا پێویستی بە مۆڵەتی خۆپیشاندان هەیەەوە کە مۆڵەتی ژوەرگیرە دەبێت بارگرژی لێ نەکەوێتەوە نەهێڵن بەلای ڕێدا ببرێ لە خۆپیشاندانەکاندا نەبێتە هۆی ئەوەی کە بارەگای حیزبی حکومی بسووتێت و مڵک و ماڵی خەڵکی تێک بدرێت بەڵێ ئێمە لە ڕابردوشدا گەر هەر گروپ و
لایەنێک هات پێ داوای مۆڵەتی خۆپیشاندان کردبێ بە پێی توانە مۆڵەتمان پێداون و خۆشم زۆربەی جاران چوم لە خۆپیشاندانەکان گوێم لە داخوازی داواکاریەکانیان گرتووە و ئەوەندەی کە لە دەسەڵاتی ئێمە بێ وەکو ئیدارەی کۆیە بۆمان جێبەجێکردون ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەژنەوە بێ بۆمان بەرزکردونەوە بۆ سەر و لەو فترەیە کە ئەو بارگرژە دروست بوو هەرێمی کوردستان ئێمە لە شاری کۆیە یەکەم هەنگاو کە ناومان کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانی سنووری قەزای کۆیە بەبێ جیاوازی هەموو لایەنەکانمان بان کردبوو دانیشتنمان لەگەڵکردن هەمومان کۆک بووین لەسەر ئەوە کە داواکاری خۆپیشاندەران داوایەکی ڕەوایە بەڵام نابێ بێتە هۆی ئەوەی بەلاڕێدا ببرێت و گرژی دروست بێت فعلا هاتنە سەر شەقا مافی تەواوی مرۆڤایەتیە هەر لەسەردەمی ئیمامی عومەر رضی الله تعالی عنه خەڵک داوای مافی خۆی کردو لە ناو مینبەر هەڵساوەتە سەر پێ و بە ئیمامی عومەری گوتووە نە بە قسە دەکەین نە جوشە لێ ڕادەگرین ئەمە واریدە بەڵام بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی مەدەنی مەسەلەن بە ڕادەربڕینێکی بە هەستێکی جوان چونکە ئەم تێکدان و سووتان و شکانە بەڕاستی ئەمە جێی واقع نییە بگرە ئەمە لە خزمەت دەسەڵات 4 ڕۆژی تر دەڵێ ئێوە نایەنین خۆپیشاندان بکەن لەبەر ئەوە دەسووتێن و دەبرژێنن یعنی مافەکەمان لێ دەخۆن دەنا مافێکی سەرەکی هەموو مرۆڤێکە کە خۆپیشاندان بکە و داوای مافەکانی خۆی بکە مامۆستایان چینێکی گرنگی نێو کۆمەلگان مامۆستایانی ئاینی هەمیشە دەورێکی کارایان نەبووە چ لە پێشووتر چ لە ئێستادا ئێوە تا چەندە توانیتانە بەو ڕۆڵەی خۆتان هەستن و لەسەر مینبەرەکانەوە بۆ نمونە وتەحەقەکان بە گوێی دەسەڵاتدا بچرپێنن بەڵێ ئێمە مامۆستایانی ئاینی ئەگەر ڕاستە شقامەکەی خۆمان گرت بێ چونکە لەگەڵ ڕێزم بۆ هەموو مامۆستایەک احتیمالە نەتوانێت وەکو پێویست لەبەر خاتری حیزبەکەی لەبەر خاتری دەسەڵات لە ترسێک مەسەلەن ئەژینا تەواوی مامۆستایان پەیامەکەی خۆیان دەگەێنن بەوەی کە ئەم گەندەڵستانیە ئەم نەعەدالەتیە ئەم دزینی مافی خەڵکە ئەم نەوتخۆریە شتێکی ناڕێک و نەعەدالەتیە و بگرە سەردەمەکە و کۆتاییەکەی ئەم برسیکردنی خەڵکە و هاتنە سەر شەقامی خەڵک و ڕژانی خوێنی خەڵکە بۆیە ئێمە تەجریمی هەموو زوڵم و ستەمێک دەکەین لای کەسێکیش بێ نەک لە لای دەسەڵات بەتەنیا بەڵام وەکو بۆ خۆتان دەزان نزیکەی 30 ساڵە ئەم دەسەڵاتە گەندەڵی کوردستان بە ڕاست و بە چەبلێ دەدا و دەخوا بەڵام خەڵکەکەشی هەژار و فەقیر و نەدارە کە دەتوانم بڵێم یعنی بە قووەترین هەرێم و دەوڵەمەندترین هەرێمین لە زۆر لە بوارەکاندا پەیامان بۆ دەسەڵات ئەوەیە لە سەرتاشدا باسمان کرد کە دەسەڵات بە هەموو کابینەکانی و هەروەها بە هەموو تەمەنیکەوە هاتوتە سەر حکم و حکمی هەرێمی کوردستان دەکا خراپترین دەسەڵات بووە خراپترین شێوازی بەڕێوەبردن بووە هیچ حیسابی بۆ خەڵکی شایستە و خاوەن شەهادە و خاوەن میهنە و پسپۆریەت نەکردووە ئەوە پاشانەکە هیچ حیسابی بۆ ئەو کەسانە نەکردووە کەوا ماندی بوون خزمەتیان کردووە خاوەن خزمەتن تەنها حکومەتی هەرێم لە خزمەت کۆمەڵە خەڵکەکی کەم بووە کە ئەوانە کاتی خۆشی کوردیان بە پند و بە هیلاک بردووە لە ئێستاشدا هەر خزمەتی وان دەکا ئەوە دیارە وەک باسی دەکەن ڕۆژنامە نووسەکانەوەدان پەرلەمانان باسی دەکەن مانگانە 100 ملیۆن دۆلار یعنی داهاتی قاچاغا لە هەرێمی کوردستانەوە بەس ئەوەی کە ئاشکرایە ما عادای ئەوەی کەوە نابیندرێ ئەوەی کەوا زۆر خەفیە و ئەوەی کەوا زۆر شاراوەیە جا حکومەتی هەرێم بەڕاستی ینی ئیشی بەس تێکدان و بەس قەیران بە قەیران سپاردن وە دروستکردنی سیناریۆ بووە و لە سەری و هەمووشیانەوە ناشرینکردنی کورد بووە لە بەغدا ناشرینکردنی کورد بووە لە هەموو بەڕاستی دنیادا ینی قەزیەی کوردی زۆر زۆر گچکە کردوێتەوە بەڕاستی وای لێ هاتۆ کرد واز لە ئەمفار و چیمیاباران و هەموو شتێک بێنێ هاواری عەبادی و هاواری کازمی و فڵان و فیسار بکە بەس داوای موچەکەی بکە یعنی ئێستا قەزیەی کوردی میلەتی کورد بریتە لە دانی موچە بۆچی حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەشێک لە وڵاتیان دەبینین هەڵدەڕێژێ ژمارەی زۆر لە موچەی 2 موچە و 3 موچە و زۆر لە کارە نایاسایەکان بوونیە بۆچی لە ئاستەمانە بێدەنگە و ئەو هاوڵاتی کە داوای مافی خۆی دەکا دێتە دەنگ و لە بەرامبەریدا چەک بەکاردێنێ لەبەر ئەوەی ئەوە حکومەت نییە ئەوە بەڕاستی کابینە نییە ئەوە پێی ناگوترێ قانونیەت و دەستور و بەڕێوەبردننی ئیدارە ئەوە پێی دەگوترێ یعنی قۆرخکاری یعنی مافیا گەردانی ئەوە پێی دەگوترێ بەڕاستی حیساب نەکردن بۆ میلەتی خۆت ئەوە پێی دەگوترێ بەڕاستی بەخێوکردنی کۆمەڵێک مافیا و کۆمەڵک دوز و زەردە و هەر ئەوها دروست بووە هەر ئەوەش ئامانزیانە بەڵام ئەوەی کە ئیش دەکا و خزمەت دەکا و 5 سال خزمەتی بە 200,000 خانە نشین دەکرێت ناشی درێتێ دوای 6 ڕۆژجارێک دەبێتە سەر شەقام چینە چی لێ دەدرێ ئەنجاکانە ئەگەر موچەکەی بدەنێ
لەبەرەوەی ئەوە حکومت نییە. مەسانی ئاینی الحەمدوللا لە وتارەکانیشمانە ئیشارەتمان بەوە کردووە ڕۆژێک لە ڕۆژان لەگە خەڵکی خۆمان لەگەڵ ئەم خەڵکێکە هاتۆ سەرزەدە خۆمان جودا نەکردێتەوە پشتگیریمان لێ کردوون لە وتارەکانیشمانە و چ جای ئەوەش ئێمە ئاگامان لێبوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکانێک دایانگوت مامۆستایانی ئاینی بێ هەڵوێستن بەڵام ئێمە بێ هەڵوێست نەبووین ئەوە لای زەنەوشتان معلومە ئەوە یەکەم وازانم پێم وابێ یەکەم شارەکە وەکو شاری کۆی ئەمە وەکو مامۆستایانی ئاینی ئەم بەیاننامەمان دەرکردە بە هیچ شێوەیەک لەگەڵ یعنی ئێستا ئەو دەسەڵاتە دانین تۆ شار دەکەی ئەمانە بە هاتنە سەر شەقام و بە بایکۆت و بە وەلحاصل ئەمەی کە ئەم هەرای لێکەوتەوە ئەم بارەگاسوانی حیزب و چەند جێگایشتر ئەمانە سوودی نەبوو یعنی ئەمانە جۆڕان ناگرن بە هیچ شێوازێک ئێمە ژۆکو مامۆستایانی ئاینی شاری کۆیە کە ئەمڕۆکە بەڕاستی پەیامێکی زۆر زۆر تند و ئاگادارەوەمان داوە بە دەسەڵات کە بەخۆی دابچێتەوە یاخود جۆ لە خەڵک بگرێ ئەگەر نا قەنەعەتان ببێ ئەو ئێمە کە بەیاننامەکەشمان دەکردووە لەوە بە دووە ئاگا دەسەڵات هەر بەخەبەر نایە بەڕاستی هەڵۆسی ترمان دەبێت جێگەی دڵ پەرێشانی و ناخۆشیە کە وەزعی میلەتی کورد ئەمڕۆ گەوێتە ئەو دۆخە هەستیارە بەڕاستی هەمومان بەداخەوەین بۆی هیوادار ئینشاڵڵا هەموو کەسێک لەم وڵاتە خەمخۆرانە بێتە ناو بابەتەکەەوە هەر کەسە بەپێی توانای خۆی هەر کەسەوە بەپێی دەسەڵات و جێگە و پێگەی خۆی کار بکە بۆ هێوربوونەوەی بۆ خۆشگوزەرانی ئەم خەڵکە چونکە بەڕاستی ئێمە بە تایبەت بە تەمەنەکان دەزانن ئەم بارودۆخە بە چ دروست بووە بە خوێن و کە لەسەری سەدان هەزار شەهید و گەنج و لای ئەم وڵاتە جا حەقە ڕێز لەم هەموو خوێن و خەباتە بژیرێ نەک ئێستاکە خەڵکانێک کە چۆتە ناو ئەو بابەتەوە یاخود دەستیان بەسەر کاروباری ئەم وڵاتەیە گرتووە ئەم شتانە ڕەچاو ناکەن بەڕاستی حەقی خۆیەتی من دەڵم هەر کەسێک ڕەچای ئەم هەموو خوێن و خەبات و شەهید و ئەنفالە نەکە بەڕاستی ئەمە ستەمی لە خۆی و لە میلەتەکەی کردووە لە هەموو خەڵک کردووە لە واقعی کردووە ئەسڵەن سوورەیە بۆ خەڵکشێک ئەم هەموو شتەی لە میلەتەکەی خۆی کراوە ئێستا لە بیری چێتەوە بۆیە هیوادار ئینشاءڵڵا هەمومان بە دڵی فراوانەوە ئاگامان لە یەک بێ هەمومان کوڕی ئەم وڵاتەین بەدەسەڵات و بە هێزە ئەمنیەکان و بەو خەڵکانەی کە هاتوونە ناو شەقام داوای مافی خۆیان دەکەن پێویستە ئێمە هەمومان وەکو برا وەکو کەسی یەک وەکو هاوڵاتی ئەم وڵاتە وەکو ئەم کوردەستەم دیدە و خێر لە خۆ نەدیوە هەمومان بەو دڵەوە بەڕاستی بێنێ ناو بابەتەکەەوە هەمومان بە خەمخۆریەوە هەوڵ دەین وەزعەکە هێورکەینەوە هەوڵ دەین خەڵکانی بەرامبەرمان تێبگەێنین کاکە کەس نییە غەڵەت نەکە بەڵام با بە غەڵەتەکانمان بینەوە تەنها ئەوەی غەڵەت ناکە خۆ پێغەمبەرانە بۆیە ئێمە نابێ ئەوەندە ڕقەکار بێ ئەم دەسەڵاتە ئەم برادەرانە ئەم کەسانەی کە ئەمڕۆکە سوڵتان کەوتوتە دەست ئێمە ئامۆژگاریمان بۆ ئەوانە دەڵێین زوڵم هەموو شتێ لە کورتی لە باریژیەوە دەفسێ زوڵم لە ئەستوریەوە دەفسێ ئەوە زاڵمان لە مێژوو دیارە بۆیە هیوادارین کەس بەلای زڵمەوە نەچێ چونکە کەس لە سەدام و لە فرعون و نەمرودەوانە بە هێزتر نەبوون چیان لێ هاتوونە چێ کەواتە ئێمە مەسیری ئێمە بۆ ژێر ئەم خاکەیە باش شتێکی باش بەجێبێلین ئەگەر بەقا و مانەوەیان دەوێ بە عەدالەت و دادگەر بن چونکە گوتراوە عەدل المەلیکی ئەبقا للمولکی مانەوەی هەر مەلیک و پاشایە عەدالەتەکەی دەهێڵێتەوە دادگەریەکەی دەهێڵێتەوە بۆیە هیوادارین ئەوانیش ئەگەر حەزیان لەوەیە بمێنەوە لە ناو دڵی خەڵک بەرز من شکۆدار بن با عەدالەت بن دادگەر بن ئاگان لە ملەتە بێ مافی خەڵک بدەن چونکە هەموو کەسێک کە دەسەڵاتێکی یان سەرپەرستیاری شتێکی گرتە دەست پێویستە حەقی خۆی بدا بۆ هیوادار ئینشاڵڵا ئەوانش ڕەچایی ئەو بابەتە بکەن بێگومان مامۆستایانی ئاینی دەوری کاریگەریان هەیە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ العولەما وەرەثەة الئەنبیا زانایان جێنشین و میراتگری پێغەمبەران بەران بەداخەوە زانایانیش بێبەشینین لەو سیستەمە گەندەڵیە مامۆستایانیشان من فیدباکێکم وەرگرتووە لەو خودبەی ڕابردوو زۆرێک لە مامۆستاکان سەر بە حیزبەکان کاکەستایشی ئەو زوڵم زۆر و سەرکوتکاریەی دەسەڵاتداران دەکەن ئەمن ناوی لێ نانێم حکومەت طبعاً هیچ شتێک نییە بە ناوی حکومەت دوو کۆمپانیای چەتەگەراییە دەستی بەسەر داهاتی ئەم وڵاتە گرتیە دەستی بەسەر هەموو جونگەکانی وڵاتە داگرتیا
لێ ناگەڕێ خەڵک داوای سەرەتایترین مافی خۆی بکە کە ئەوانە ئەوە 30 ساڵە حکوومەتن کاکە ئەوە بەنیاز بوون ڕیفراندۆم کەن دەوڵەتمان بۆ دروستکردن جاخوا ڕوح میکرێ ڕیفراندۆمەکە سەری نەکرد دەنا ئێستا تاک بە تاچی ئەم وڵاتە مردبوو لە برسان ئەوانە دوو کۆمپانیە چەتەگەرایین دەستیان بەسەر داهات و قوت و بژێوی و موچەی ئەو وڵاتە داگرتووە کەمینەیەکی مستەفیدی سربەخۆیان تەواوی داهاتی ئەو وڵاتیان گرتیە تەواوی موچەخۆر و خەڵکی هەرێمی ئەو کوردستانە دەسەوسێنەوە خەڵک و داوای مافی خۆی بکە کاکە نەمەدەنی ڕێزیمە نە مێزگر ڕێزیمە نە داواکردنی لافیتە بەرزکردنەوە ڕێزیمە نە بایکۆت هیچ شتێک سوودی نییە لەگەر ئەوانە بڕوا بکە لەو وڵاتانە و حکوومەتانە ینی ئەوانەی پاشکەوتوش نەک پێشکەوتوەکان بڵێن نمونە بەوانە بینەوە کە لە چاو دەوروبەرمانن ینی دابینکردنی سەرەتاییترین مافەکانی ژیان مافێکە بە هاوڵەتیەکانی دەدرێت ئەوەی دەبین لە هەرێمی کوردستان نەک ماف نییە بووەتە خەون و هیوا و ئاواتێکی گەنج و لاوەکانمان لە هەرێمی کوردستان ئێوە ئەم هۆکارە بۆچی دەگەڕێنەوە هۆکاری سەرچی ئەم دەسەڵاتدارە زاڵم و فاسیدانن کاکە تەمەشای وەرە کوڕی خۆیان تەمەشاکە لە زانکۆکانی ئەوروپا دەخوێنن بە حیمایە و بە 10 میلیارد دلاری ساڵانە بەرام گەنجی ئێرە ئەم دایان گەنجزانم لە کولیە وازی هێناوە خوێنی پێتەواو ناکرێت ئاخە گەنجی ئێرە چ بکە کاکە جیان گەن نەژنی پێدێ گەن نەکاری دەست دەکەوێت گەن نەئیجێی بەردەکەوێت تێدا بخنچێ هیچ شتێک نەمایە لە حەشمەتی خۆی پەلاماری بارەگاتدا بارەگات چ سوودێکی بۆ ئەو هەیە بسووتێ و نەسووتێ ئەو گەنجانەی کە حکوومەت و لیژنەی فتوا پێدەگوتن جیلی بۆ بزی واوە ئەوە دەرکەوت هەر ئەو گەنجەی جیلی بۆ بزی حکوومەتێکی بە چۆک داهێنا ئەوەتە شان لەسەر شان بۆ بەغدا دەڕۆن بەغدایان کردتە ڕێی سەراوێکە ئەو بەغدای کە مفلیس بوو ئەو بەغدای کە قەرار بوو بتە دراوسەیەکی چاکمان ئێستاوە شان لەسەر شان دەستنەوە بەغدا کە ئەو بەغدای کە ڕیفراندۆمیان لە دەست کرد کاتێک ئێمە خۆمان بە پێشنگ دەزانین بە هیچ شێوازێک خۆمان لە خەڵکی خۆمان جودان نەکردێتەوە جوداش نابینەوە و هەر کاتێکیشکەوە بەبێ ئەوەی کە بڵێن خەڵک پێمان بڵێ خود مەسەلەن بڵێن مامۆستانی بەس ئێمە ئەوەمان کە تۆزێک لە قورس بوو کە خەڵکانێکە بن ڕاستە خۆ مامۆستانی ئاینیان تۆمەتبار دەکرد یا مامۆستانی ئاینانە شەقام بەڵێ ئێمە دڵمان لەگەڵیاندا بوو لە وتارەکانی خۆمانە بەدەسەڵاتمان گوتووە کە بەسە ئەمە گەندەڵیە ئەوە دزیە بەسە خەڵک برسێتی خەڵک لە بەلاش ئەوە ناکە هەر بێ جویان نەگرت و ئێساش کە ئەمەی لێکەوتەوە بەڵێ ئێمە هەموو کات ئامادەین و بە هەموو شێوازێک ئێمە لەگە خەڵکی خۆمان جودا ناکەینەوە فەرمایشتی ئونسوڕە خاکە ظالمن ئەو مەظلومن فعلا لەوە هاتووە ئێمەش ئەمڕۆ لەژێر سایە و سۆنگەی ئەم فەرمایشتەوە هاتینە ئێرە کە بڵین بەدەسەڵات بەڕاستی ئێمە هاتوین دەست بگرین چیدی زوڵم لەو میلەتە نەکەی و هەروەها مافێک بدەین بۆ خۆپیشاندنانەی کە خۆپیشاندان دەکەن بەڵام بە شێوە شکڵێکی جوان و بە مەدەنیانە ئیشەکە بکەن چونکە ئەگەر دەسەڵات ڕەنگە کاس بێ ڕەنگە کەڕ بێ ڕەنگە کوێر بێ چونکە مدەی 30 ساڵ تۆ هیچ هەستێک و نەستێک نەبێ وەکو ئاەتەکەی خوای پەروەردگار سومون بکم من عوم فهم لا يعقلون ئەمە دەیانگرێتەوە بەڕاستی کەڕن کوێرن لاڵن هیچ نابیستن ئێمە هاتین ئەو کەڕیولاری کوێریان بە لەرزینێک پێیان بڵێن ئێوە بەڕاستی ئەگەر کەڕولال و کوێرن ئەوە پێمان گوتن ئێوە بەڕاستی زۆڵن و میلەتە دەکەن تی دیکە میلەتێتان قبول ناکە شتی خراپتریشی لە دوا دەبێ ئەگەر ئەوان نێنە سەر خەت و جوابی ئەو میلەتە ستەمدی دێنەدەنەوە پەیامەکەمان بەڕون و ئاشکرایی گوتمان بە نەسی ئاەت سەلماندمان بۆ ئەوانشی کە کۆمەڵێک گروپێکن کە ناخۆپیشاندان بە شەرعی نازانن وەڕەتی دەکەنەوە دەڵێن وەلی ئەمر و نازانم ئەو قسانە ئێمە دەسەڵاتی کوردستان بە وەلی ئەمری خۆمانی نازانین لە ئێستا ئێمە لە پەیامەکەماندا بە زاڵم و ستەمکار ناومان بردوون کەوابوو زاڵم مستەمکار نابێ وەلی ئەمری مسلمانان بێ بۆلی ئەمری ئێمەنی نەکەم نە زۆر بۆیە ڕەوایە خۆپیشاندان بەڵام لە بینی دوو قەوسدا ئێمە لەگەڵ سووتاندن و کاولکاریدانین کە ئەوەش من گومانم نییە لەوەی کە نوێنەری دز و دەسەڵاتدارەکانن دێن هەندێک شوێن دەسووتێنن هەندێک شوێن تاڵان دەکەن هەندێک شوێن دەڕوخێنن بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینەی خۆپیشانداری حەقیقی بشارنەوە لە خەڵکی بیشێوێنن بۆی بڵێن ئاها خەڵک چ دەکا و خەڵک چ دەکا ئەوە ئەوانن دزن ئەوان تەنکەرە نەوت و خاک و وڵات و ئەخلاق و نیشتیمان و هەموو شتێکیان دزی ئێستا دێن بتلەغازێکی پیشان دەدەن بە خەڵکی دەڵێن ئەها ئەو خەڵکت بتلەغازی دەزێت تۆ بڕوانە ئەوانە چەندە بێڕەوشتن ئەو دەسەڵاتدار و ڕاگەاندەکانیان چەندە بێڕەوشتن چەندە بێشەرمن لەسەر یەک بتلەغازی تۆمە دەدەنە پار خەڵک و گەنجەکانمان بەڵام بە ملیۆنەها لتر و بە ملیۆنەها مەتر مکعب غاز و نەوت لە وڵاتی دەزر بە بەرچاوی و خەڵکی ئەوە کەسیش ناڵە لە کوێن یعنی ئەوانە زۆر بێتام یعنی یەکو دەڵێ
لە ڕادە بەدەر خەریکن بێ ئەخلاقی دەکەن خەریکن بێ ڕەوشی دەکەن خەریکن تۆمەت دەبەخشنەوە خەریکن بێ ڕێزی دەکەن ئەم دەسەڵاتە بەڕاستی کەمە وەکو ئاگادارکردنەوە ئاگاری دەکەینەوە و خەڵکیش دیارە بەڕاستی نەک حەقێکی دەبوو زۆر پێشتر دەبوو زۆر زووتر بەڕاستی یعنی داوایەکی تۆندیان بدا بەگوێی داوایەکی تۆندیان بدا بەگوێی ئەم دەسەڵاتە لەبەر ئەوەی ئەگەر نەوت و خاک و وڵاتەکەی فرۆشت قیمەتەکەی بە حساب لافی کوردایەتی و لافی نەتەوایەتی لێ دەدەن بەڵام ئەمەشیان ڕسوا کرد خۆشیان ڕسوا کردووە میلەتەکەشیان بێنرخ کردووە لە ڕاست هەموو وڵاتانی دنیا لە ڕاست ئەوەی کە داوای مافی ڕەوای بە حساب مافی ڕەوای کورد دەکەن بەڵام بەڕاستی نەک هەرزان فرۆش ئەوە خیانەتیان لە میلەتەکەشیان کردووە و نەک هەر نەوت و غاز و سەرۆت و سامانی ئەو وڵاتەیان فرۆشتووە ئەخلاق و ڕەوشت و جوانیەکانی ئەو میلەتەشان هەرزان فرۆش کردو ئەمی ما بۆ ئەوانە وایە کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە زەوال الدنیا ئەهوەن عند الله من قتل مرئ مسلم بغير حق دەفەرمێ ئەگەر دنیا هەمووی تێک بچێ خوێنی ئینسانێک نایەنێ ئەگەر بەدیان بارەگا و بەدیان شت بسووتێ نابێ ئینسان خوێنی ملەتی خۆی خوێنی ئەوەی خۆی بڕژێنێ دەبێت تۆ پرسیار بکەی بۆ خەڵکە خۆپشاندان دەکات بۆم دێتە جادەی هۆکار چییە یعنی چەند ساڵە مەسەلەن ئەو خەڵکە دێتە جادەی مێزگر دەکاتن هەرچی دەکە هیچ سوودی نەبووە یعنی ئێستا کوبری خەڵک لە خۆی بێزار بە و هەرچەندە ئێمە وەکو مامۆسایانی بە هیچ شێوازێک بە هیچ زۆرێک لەگەرەوە دانین دام و دازگای حکومی بسووتێت و ئاگری تێبەر بدرێت چکەوە مڵکی ملەتە مڵکی خۆیتی وەکوای خۆی بستێنی بەڵام دەبێت پرسیار بکرێ بەری باشە بۆچی ئەو گەنجە دێتە سەر جادەی یان بۆچی ئەو خەڵکە دێتە جادەی یعنی ئەمە پرسیارێکە و وەڵامەکەی لای ئەوانە و چارەسەرەکەشی لای ئەوانە بە کورتیەکەی ئەوەیە کە ئێوە وەکو مامۆستایانی ئاینی پاڵپشتی لەو خۆپیشاندەران دەکەن کە بۆ داواکردنی مافە سەرەتاییەکانی خۆیان هاتوونەتە سەرجادە 100% داوا پشتگیریان نەکەین 100% بەڵام پشتگیری تێکدان و ئاژاوە جێڕی و مەشاکل وەشتانە ناکەن ئەوە ئەرکە واجبی سەرشانی ئێمە ئێستا ئەم دەسەڵاتدار و حکومەتەی ئێمە 30 ساڵە حکمی ئەم وڵاتەمان دەکا بۆیە هەتا ئێستا خزمەتێکی بە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی نەکردووە لە سەروی ئەوەشەوە زوڵم و ستەم و گەندەڵی و دزی و تاڵان و بڕۆ بۆتە عادەت و تەقالیدی ئەم دەسەڵاتە ئێستا لەسەر تاکبەتاکی ئێمە واجبە بێینە دەنگ بڵێن ئەی دەسەڵات ئەی حکومەت ستۆپ بەسە هیچی تر زوڵم مەکە تا ئێرەت کردووە لێرە بەولا قوبوڵی ناکە وەڵا پەیامان بۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کوردستان ئەوانە کوڕیە و میلەتەنە خەڵکی ئەو کوردستانەنە ئەوای کە دێتە سەر شەقام ژەم خزم و کەس و کاری وانن بگرە هەر لە یەک عایلەنە زۆربەیان خەڵک کە دێتە سەر شەقام لە خۆشیان و لە تێریان نایە برسیە ئاخر دەرەجە یعنی لە پێستی خۆی بێزارە لە هەموو شتێک بێزارە هیچی یعنی لە خەمی ماڵ و منداڵ و نەبوون و فەوتانی خوێندن و فەوتانی پەروەردە و فەوتانی قوت و یعنی هەموو شتەکان بەڕاستی سفر بۆتنەوە بۆی خەڵک دێتە سەرجادەجا بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کاولکردنی کەعبە و بەڕاستی ڕوخاندنی کەعبە زۆر گوناحەکەی کەمترە لەوەی کەوە ئینسانێکی مسلمان ئینسانێکی خاوەن حەق بەبێ هۆکار بەبێ عوزر بەبێ حەق بکوژرێ جا ئەوە بۆ هەموو هێزە ئەمنیەکانە بۆ هەموو خەڵکەکە کە بەڕاستی دەستچوونە خوێنی خەڵکی ناشیرینترین گوناحە خراپترین زۆری زوڵمە و بەڕاستی تێکچوونی کۆمەلگایە و بەڕاستی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی عەشایرە کۆمەلگایەکی غەیرە یاساییە هەر کەسێک دەستی بچێتە خوێنی خەڵکی بەڕاستی ئەوە دەستی چۆتە خوێنی خۆی بە بزانێت کە بەڕاستی عاقیبەتی ویش بەو شێوە دەڕواتەوە کەسە خەڵکەکی کوژ ئەوە خۆی کوشت بەداخەوە بەڕاستی تاوانە تو مافی خەڵکێکە لابێ و نەیدەی چونکە میلەت بەرامبەر حکومەت وەکو ئەولادە بۆ داکوباب منداڵ دەوێت داکوباب بژێری بدا ئەگە دزیز بکە بە هەر شێوەیەک بێ دەبێت بژێری ئەو ماڵ منداڵە بدە کەواتە میلەتیش مادام ئەم دەسەڵاتە ئەم کەسەی چۆ سەر کورسی حکم ئەو کورسیە هی نییە هی میلەتە دەبێت ئەمڕۆ سپاسی خەڵک بکە کەەوە گەیوەتە ئەم دەسەڵاتە ئەم حکومە بۆیە دەبێت وا بکە کە چی پێویستە بۆی بژێوی ژیانی بدا و خزمەتی بکە تا
ئەویش لێ رازی وێژ لێ رازی بێ خۆی گەورە انشاءڵڵا هەماهەنگ بێ لەگەڵمان و هاوکارمان بێ و سەرکەوتوی هەموو لای بکە انشاءڵڵا. مامۆستایانی ئاینی لەگەر داوای ڕەوای خەڵکن بەڵام ئەم حکوومەتە ناڵم حکوومەت بە غەڵەتی نەڕوە ئەم دەسەڵاتە نەگوێ هەیە نەچاوی هەیە نە ئینسانی دڵسۆز دەبینێ تەنانەت بەس کاوێشکارەکانی خۆی نارم ڕاوێشکاریش کاوێشکارەکانی خۆی دەبینێ بەس لەوانە وەردەگرێت دەنا ئەو میلەتەی کە دەست ئەو حکوومەتە کەوتووە سەبری ئەیوبی هەیە کاکە گیان 30 ساڵ بەزار خۆشە کاکە گیان 30 ساڵ ئەتوو ئەمن 32 ساڵم تەمەشاکە سەر و ڕژم سپی بۆ کاکە گیان تاکو ئێستا خۆشیم نەدیوە جا گەنجێکی تر گەنجێکی تر چاوەڕێی چی بکە کە ئەمن دوو حکوومەتی باسیشم دیت و حکوومەتی کوردیشم دیت و ئەوشم دیت خۆشیم نەدیت چاوەڕێی چی لێ دەکەی ئەو میلەتە سەبری ئەیوبی هەیە بە حکوومەت دەرێ باسی کە کاکە پێ چادەبی چاچکە هەر ئەتوو سەرۆک بۆ هەر ئەتوو پەڕۆک بە پێ چانەبی جێی خەڵکی دڵسۆز کە با چاچکە کاکە گیان خەڵک تێگەیە کە داهات هەیە خەڵک تێگەیە کە داهاتش زۆر لە وڵات هەیە بەرام دەستەش نائادیل ئیدارەی دەدا. دەبینین لە ڕیزی خۆپیشاندەرەکانەوە مامۆستایانی ئاینیش دەکرێنە ئامانج و دەستگیر دەکرێنەوەی دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوو مامۆستایانی ئاینی 12 شەو هەڵدەکوتنە سەرماڵی و دەیڕفێنن یەک و مامۆستایانی ئاینی تا چەندە بوونەتە شوێنی ئامانجی ئەم دەسەڵاتە کاتێک قسەیەکی حەق لە مینبەرەوە دەڵێن و ئەوان هەڵدەکوتنە سەرماڵتان یعنی بە هەڵکوتانە سەرماڵ و کپکردنەوەی ئەم دەنگانە ئێوە واز لەوە دێنن داواکاریەکانی هاوڵاتیان بگەینە دەسەڵات یاخود وتەی حەق لە مینبەرەکانەوە بەجێی دەسەڵاتدا بڵێنەوە هەر مامۆسای خۆی بە جێنشینی پێغەمبەر بزانێ سەڵەڵا سەر نابی لەوە بترسێ زۆر مامۆسایان نەترساون هەر مامۆستایش کەلادرا یاخود هەڵکوتا سەری یان لە مینبەر دوورخرا ئەو بزانە حەق بێژە ئەو بزانە کاریگەریە ئەو بزانە لەگەر هاوڵاتیانە هەر مامۆستایەکیش کە ئیمتیازی چاچی پێدرا کە مزگەوتی گەورەی درایە کە هەلی خوێندنی درایە کەم ئاش چاچی درایە ئەو بزانە کۆیلەی سەر بەخۆیتیان وەڵڵاهی پامی ئێمە بۆ ئەو دەسەڵاتە زوڵم گەیشتۆتە بنبەست ئیتر ئێستاش مەجال مایە ئەگەر بیانەوێت چاچکەن کار لە کار نەترازاوە بەڵام پێم وابێ ئەم دەسەڵاتە کۆتایی هاتووە.